دڵشاد موستەفا کە لە شاری دهۆکەوە ڕێگەی بڕیوە و هاتۆتە پایتەخت ماندووبوونی گەشتەکەی باڵبژاردننی کەڵەشێرەکەی وەک جوانترین کەڵەشێر لەبیر چۆوە. ئەو کە لە منداڵیەوە ئەم خولیایە لەگەڵیدا گەورە بووە، ئێستا بە شانازیەوە خەڵاتی پلەی یەکەم بۆ پەلەوەرەکەی دەباتەوە ماڵەوە. پلەی یەکەم هێنا ئەلحەمدولیلا مەرجەکانی ئەوەیە کە بوون نمونە لەسەری دەستپێکەین دەبێت لوزەی سێخەڵ بیتن، لوزەکەی ڕێکی جوان بیت، دەندوکی جوان بیتن، برۆەکەی دەموچاویان تۆڕە بێت، دەبێت دەموچاویان تۆڕە بێت، ئەو ژێرملەی نەبیتن، گوارەی نەبیتن، دەفەکی جوانی هەبیتن بە قووەت بیتن، ئەو عەزەڵەی هەبیتن، ئەو پەلەوەرە بەعامەتەن هەمووی عەزەڵەیە. قیاسەکەی دەبێت جوان بیتن. بەڵێ چەند دڵخۆشی کە پلەی یەکەم دەدەستێنێت؟ وەڵا ئێستا دڵخۆشیەکە زۆرە نەک بەس لەبەر ئەوە کە هاتمە ئێرە لە دوو کاتیمە. شعریە نیهاد حوسێن کە پیاوێکی بە ئەزمون و خاوەن خولیایە دەڵێت بە خێوکردنی ئەو پەلەوەرانە پێویستیان بە پشودرێژی و ئارامیەکی زۆر هەیە لای ئەو هاوڕێکانی. ئەمە تەنها کات بەسەربردن نییە، بەڵکو چێژێکی تایبەتە کە تەنها خاوەن خولیاکان درچی پێدەکەن. بەنسبەت بەخێوکردنیەوە بەخۆ ناوی سێلچی پێدەرێن، ئەمە پێدەرێ شعریە. بەخێوکردنەکەشی ئاسان نییە، بەڕاستی دەبی بە خزمەت بی زۆر، چونچەوە مووەکانی تۆزێک زعیفە، یعنی تۆزێکەکە بنی پیسبی زۆر ناشرین دەبێتن. سعرەکەشی وەڵاهی لە 200 دلاری دەڕوا هەتا 600 دلاری جۆرەوەی کڕیار ڕەواجی لەسەر یا کابرا داوا بکات. زۆر جارەیە کە دەسمە ناویان سبیانان دەسم هەتا مەلا بانگەدا هەر ئاگاشم لێ نییە، مەلای نیورانی بانگەدا زۆر دێمە خوارێ. جاری وا هەیە نیورانان کە ناین دەخۆم دەسمە سەبانێت تا مەغریبێ هەتا عەسر نایەمە خوارێ. زۆر خۆشە بەخێوکردنی بەس زەحمەتیشە. ئەوە ڕەسەنی کوردی پێدەگوترێ وەکو ینی لە 2010ەوە ئاوا ینی هاتیمە ناو پەلەوەرەی ماسەفاتی کڵاوە و گەردەنە و پۆپی تێ و شاپەڕە و هەیکەلە و ناو پشتە و ملە و کلکە ئەوانێ. ڕۆژەیە 4 جار دەچم، ڕۆژەیە 3 جار دەچم، ڕۆژەیە 12 شەوێ دەچمە ناویە، نیەک شەوێ دەچمە ناویان. یعنی خەمڕەوێنم بەڕاستی خەمەک شتەکەمە بیلۆخم دەچمە دیارە و تەیرانە. ئەم پێشەنگایە نیشانیدا کە عاشق بۆ پەلەوەر نرخ ناناسێت. زۆرن ئەوانەی ئامادەن پارەیەکی زۆر بدەن بۆ کڕینی پەلەوەرێکی جوان، بەڵام لەوە گرنگتر ئەو ئارامیە دەرونیەیە کە ئەم پەلەوەرانە بە خاونەکانیانی دەبەخشن. وەک خۆیان دەڵێن کاتێک دڵمان تون دەبێت ڕاز و نیازی خۆمان بۆ ئەمانە باز دەکەین و هەموو خەمەکانمان دەڕەوێتەوە. ئیبراهیم زیاد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.